خوشکی بەڕێزم دایکی ئازیز. بەڵێ مامۆستا سەلام عەلەیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. دادەگیان بەڕێستان چۆن؟ خوشکە باشەکەم خۆی گەورە لە ڕازی بیا ڕەبی. زەحمەت نەبێ پرسیارێکمەیە. فەرموو پرسیارەکە دادەگیان. لەبارەی چێشتە نوێژەوە. بەڵێ. ئەڵێن گوایە گەر بەیانی نوێژت کرد خەوتیەوە لەسەر نوێژەکەت کرد و خەوتیەوە تا سەعات نۆ نابێت چێشتە نوێژکەی شتی وا هەیە؟ بەڵێ کاتی چێشتە نوێژ بەسەر چاو بۆ ڕوون دەکەمەوە. ئەڵێ ئەگەر نەخەویتەوە احتیاجی هات کاتێ دیکەی بەس کە خەوتیەوە ئەبێ سەعات نۆ بەدووا چێشتە نوێژ کرد. بەسەر چاو پرسیارەکەت جوانە. ئیشەڵڵا دایکی ئازیز گوێ بگرە، بەئیزنی خوا وەڵامێکی جوان و قەناعەت پێکەرت دەدەمەوە بەئیزنی خوای گەورە. بەسە سوپاس دەکەم دەستخۆشیتان یەکەم دەستی جەنابیشتان خۆش بێ و پرسیارە جوانەکەت خوشکە باشەکەی من خوا لەگەڵ بێ دادەگیان. خواگەداری هەموو دایک بێ یا ڕەبی. دایکی ئازیز فەرمووی چێشتە نوێژ دەڵێن ئەگەر خەوتیەوە نابێت تا سەعات نۆ. نا ئەوە نە لە قورئانە هەیە، نە لە فەرموودەی پێغەمبەرە هەیە صلی الله علیه وسلم، نە لە فەرموودەی زانایان و شەرعناساندا هەیە. دایکی ئازیز ئەم قسەیە هەر قسەی خەڵکە، قسەی ئافرەتان ڕەم لە خۆیان بێ. کەسێک نوێژی بەیانی کرد، دەستوری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەسڵی سوننە دەمەیە، نوێژی بەیانیت کرد لە شوێنی نوێژەکەت دانیشە خەریکی قورئان خوێندن، زیکرکردن، دوعاکردن، حتا خۆر هەڵدێ کە خۆر هەڵات یەکسەر نوێژی چێشتەنگاومەکە تا خۆرەکە ڕومێک بەرز دەبێتەوە. یعنی بۆ نمونە نیو سەعات دوای خۆر هەڵاتن، ئەگەر سەعات حەوت ئێستا وا حساب بکەین سەعات حەوت خۆر هەڵدێ، تۆ سەعات حەوت و نیو نوێژی چێشتەنگاو بکە. سەعات حەوت و نیو خۆر هەڵدێ و بە تەواوەتی دنیا ڕووناک دەبێت، تۆ نیو سەعات دوای ئەوە چارەگێک دوای ئەوە سەعات هەشت نوێژی چێشتەنگاوەکەت بکە. بەڵام ئەوەی بڵێ وەڵا خەوتمەوە ئیتر مادام خەوتومەوە نابێت کە خۆر هەڵات و لەسەر شاخەکان بەرز بۆەوە تەواو زەوی ڕووناک بۆەوە چارەگێک نیو سەعات دوای خۆر هەڵاتن نوێژ بکەم دەبێت ئیلا بچمە سەعات نۆ. ئەمە نەقسەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، نەقسەی شەرعزانانی ئیسلامە، هەر قسەیەکە خەڵک خۆی داهێناوە. دانیشی باشترە حتا وەختی نوێژی چێشتەنگاو خەوتیشیەوە هیچ فەرق ناکە، هیچ فەرق ناکە. هەر وەختێ خۆر بە تەواوەتی هەڵات لەسەر شاخەکانە تەواو دەرچوو و دنیا گەرم بوو، ئیتر ئەو کاتە نوێژی چێشتەنگاو دەست پێ دەکات. خۆ ئەگەر کەسێ بچێتە کاتی سەعات نۆ ئەوانە باشتر واتە زەوی تەواو گەرم ببێ، ئەمجا نوێژی چێشتەنگاو پێ. بەڵام هەیە دەچێت بۆ دایرە، دەچێت بۆ دەوام، دەچێت بۆ خوێندن، دەچێت بۆ دوکان، ئیتر ئەوەندە تاخیریان لەوێ بۆی ناکرێت. هەر وەختێک کە دنیا تەواو ڕووناک بۆەوە تیشکی خۆر بڵاو بۆەوە چارە جەدە دەقانی و سەعات لە دوای خۆر هەڵاتن وەختی نوێژی چێشتەنگاوی تۆ دەست پێ دەکات و لەو کاتەوە دروستە بیکەی. ئەو قسەی کە جەنابەت باست کرد ئەوە تەنها قسەی خەڵکی ترە. دایکی ئازیز خوای گەورە لە بەرەکەتی نوێژی چێشتە نوێژ، نوێژی چێشتەنگاو سەڵاتی دوحا بێبەش نەبین.